تماشاوان نهیجا افده میوه خوش شادی بیتن جرکادی به حفرگشتی جبو خلیک کادیتر جه برنامه بی راپورت بله وکو هر جار لحفتی آبوری پیام نیرن مل باجر دهو که او در دور نوی چندی راپورت برهف کرینه اما هینو گلوان راپورتان تماشاوان نهیجا لحفتی آبوری لهمبر قربونه کرن نوان هشمارک جوچیرن قضا بردرش خربابونک انجام دا او داخص کرن به هنا قربو کرن لا برابر قربونه كنوان لا قائم مقام شهرواني بدرش كبيتر پارێزگاری دهوک بەڵێنی پێدا بوون ژمارەیەک جوتیاری بەردەڕەش گربوونەوەی کینار ڕزایەتیان ئەنجام دەو لە بەردەم قایمەقامێتی بەردەڕەش داوایان دەکرد مافەکانیان نەخورێت و بەزووترین کات قەرەبوو بکرێنەوە کە زەویەکانیان بەر شارەوانی بەردەڕەش کەوتووە و داوای مافی خۆیان دەکرد برامەما هاتینە تەلەبی حەقی خۆمان دەکەین پێشی گاوێت تەلەبمان کردیا هاتین شارەمان گرتو دوای محافظ قسەی لەگەڵ مەدا و گوتی سەتی سێتان دەدەمێ سەعب بکەنەوە سەعبمان کردەوە لەسەر قسەی محافظی ئەلعانە سەتی یەک و نیویان دایتەمە هو ئەوی دیش حەقی مەما هاتینە تەلەبی حەقی خۆ دەکەین حەقی دیمان بداتێ پێشی چەند ڕۆژەکە شاتمەکەن قایمەقامی گوتی وەرن هەفتان دەدەمێ و ئەلعانە شاتینە قایمەقامیش دەلێ مەوجود نییە و جەنزانیش نەچینە ژۆرێکن هێشتا ئەو پێشی 2 ساڵە مفەلاعی بەردەڕەشی هەموو کە عەردەکەمان داگیر کرایە بەلەدیە گرتیتی و لەسەر بڕیارەی بەرلەمانی کە فەلا قەرەبوون بکرێتەوە سەتێ سێ کتابی محافظی کتابی کردیە سەتێ سێ قەرەبوون بکرێتەوە بەردەڕەش سەتێ هێک و نیوی دایتەمە ئەمە غەدر لێمان کراوە نازانین ئەوە چ بڕیارەکە تەنفیز دەکات و هەروەها بەردەڕەش فەلاعەکان یەکێک گاز دەکات وەرە تەنازول بکە لە حەقی خۆت ئەمەش تەنازول ناکەین حەقی خۆمان ئەوەندەی دیش دەبێت وەڵا حەقمانەوە لێرە فەلاحین و ئەوە عەردەکان هەمی داگیر کردیەوە و هەمی وا بەنیە لەسەری دەکەن و خۆیان وجدانیان ئارە وەڵا هەرتو شامش نییە و کۆرەمە و ئارە بە خودای ئارە وەڵا زۆر داوامان کردیە و ئەلعان دەلێن بڕۆ لە مەرکەز تەوەقع بکەن هاتەوە حەقان کەس تەوەقع ناکرد ئەلعان ئەوە گازمان دەکەن یەک بە یەک ئێمەش ناچین سەبارەت بە کێشەی ئەو جوتیارانە قایمەقامی بەردەڕەش وتی کێشەکە لەلایەن ئەوانە بووە نەک حکوومەت و پێش 2 ساڵیش پارێزگاری دهۆک لە چوارچێوەی یاسا بڕیاری قەرەبووکردنەوەی پێدان بە ڕێژەی سەدا سێ ئێمەش بابەتین بەو قەرەبووکردنەوەیە بە پێی یاسا ئەوەی پێوەستە بە ئێمەوە پێش 2 ساڵە جەنابی پارێزگاری دۆک لە چوارچێوەی یاسا بڕیاری قەرەبووکردنەوەی دراوە بە ڕێژەی لە سەتاسێ ئێمە پابەندین بەو قەرەبووکردنەوەیە یاساش جێبەجێ دەکەین هەر شتێک لە چوارچێوەی یاسادا بێ ئێمە لەگەڵیداین ئەوەی بەدەر لە یاساش بێ ئێمە لەگەڵیدانین هەروەها قایمەقامی بەردەڕەش وتیشی ئەو جوتیارانە خۆیان سەردانی شارەوانیان نەکردووە ئەو زەوانش خۆیان لە ئەسڵەوە هیچ شارەوانی بوونە بەڵام 20 ساڵ لەمەوبەر گریبەتی کوشتوکاریان پێ هەبووە ئەوە کێشەکە پەیوەست بوو بە خودی جوتیارەکانەوە ئەوان بە دوواداچوونیان نەکردبوو نەچووبوونە شارەوانی بە دوواداچوون دەبێ بکەن بچنە شارەوانی و سەردانی شارەوانی بکەن بە هەر حاڵەتێک مافی ئەوان بە هیچ شێوەیەک ناخورێت مافیان چەند بێ بە پێی یاسا هەر ئەوەندە ئەو جوتیارانەی کە زەویەکانیان بەر شارەوانی کەوتوون ژمارەیان 104 جوتیارە و لە سەدا 1.5 قەرەبوویە کراونەتەوە بۆیە دەواکاربوون هەرچیز دووە بە تەواوەتی قەرەبوو بکرێنەوە بڕیاری پەرلەمان یاخود ئەو یاسایی کە لە بەردەستە هەیە بە قەرەبووکردنەوەی هەر جوتیارێک ئەگە گرێبەستی کوشتتوکاڵی هەبوو بە ڕێژەی لە سەتاسێ ئەو بڕیارە درا و هیچ کێشەیەکیشیان نییە تەنها ئەوەندە بۆ خۆیان سەردانی شارەوانیان نەکردووە ئێمە تێشمان گەیاندون و کە هیچ کێشەیەکیان نییە لەمڕۆ قەرەبوونەکردنەوەی ئەو جوتیارانە بۆ پێش 2 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە کە زەویەکانیان بەر شارەوانی کەوتووە و 104 جوتیارن کە تەنها لە سەدا 1.5 قەرەبوو کراونەتەوە تاڕۆگۆران کەناڵی بادیران سات بەردەڕەش باقشنەکردنا جەدە و ناڕەکردنا گلێشی ژێ سەرجەدە و نەبوونە ئافرێژان دەناف کۆمەڵگەها دووهلا لە ناحیە سنوونێ خەلکی کۆمەڵگەیە دلگران کریە و دەخەز ژێلەیەنن بەرپرس دەکەن گۆبزیترین دەم چارەسەریەک لێ ڕەوشەوان بکەن
زێدەباری زەهارا حەمیا پنگاندی لە ڕقێن هەندێک جادا لە سنتەری کۆمەڵگەها دهۆلاش بەرنەبوونە ئاڤڕێژان گەلێش و گەمارەکە زاڤژی لێک خڕڤە بووە ژینگە هاتیە تێکدان دیمەنەکی نەشارستانی و کرێتجی داینێ ژبەرگ و جیهێن پەیوەندیدار ئەرکێن خوا بدروستی نابنە سەر وەکە دیتنا خەڵکێوێ شعري خدمات ما مشكلة ما مجاري تقدر ما قال نبي عاب شغل باران هاد في بوسخ أنا همش قد جيني أقول الفيدري وخدمات مجاري مدرين راستي خدمات كامل يعني متخاذين يعني مدير أي حركة كاريا ما بقي وباللي بنيري ودي فر باقش كندي خو باقش بقي براسي شارعي مشيت كان بس لازم ببري شارعي مشيت كان مجاري اش مشيت كان الان هر من محتاج مجاري هر شارع في خراب بن وبراسي تشتكي كريت هما خد بهنن وايفاري مثلا كوچكو سيد في سوتين ومراجي شيء بن براسي مدري مثلا مجاري شكن ورانا كان هما خد بهنن مجاري لازم مجاري بري شارعي شكل ولازم في تشتي زوج مره بقادمين ندرنك فيجا سوجي مقاولة اف مقاول شاغل شيت كان مقاول نمضبوط شيت كان بني بيرار شكل بارو بيرار شكلنا نهار كي همشكا خرابية وأول شيء كرصيف شكل بون رصيف هاد بو شكلن شارع مضبوط بو هون بين في وسقي في افاتشافير يعني ناف شاربتني شارين يقول قال لك جدو حانا وڵاتیان بێسەروبەریە کۆمەڵگەهەیە بخەمساریە جیهێن پەیوەندیدار دانەزانین سەرباری گازندێنوان ڕێبەبەرێ ناحیا سنوونێژی وها پەیوی افجارا سيما حملجي تشيكرا شفر وقلابيت بلديجي ما هينارتنا ام حملات تشيكن ام وسخه ميتا فيجن توعيام تشيكن متبيجني برميلات بردري مالي خدينن جماعتي مت بلديه ازد بيجم اسبوعي دجارا سي جارات قرهن توعيه كابيسه هر اسبوع تشي درب قره هجي حاويك تشتك الدري خدا داني بي وسخاوي راتكا فيجا كومالقه برفره بونا براستي كومالقه ما الخلال قناته وام داخوازيه جي كان الشاروانيات دهوك فان آليات وان بدن كومالقه ما جيت كيم براستي نها ام امكانيات مل فيدري مشفر كنا وشش كابيسنا شش كومالقه زايدا سنتري ناحيه طبعا برجي ناقهن براستي ازب خو ني مقتنع وسخنا تشيد بي ازد قرهم بس امكانياتي ما جينين دهلا لسالا 1975 بويا كومالگه که زور ملی ل ناحیه سنونه لقضا شنگالو نه نزیکی 15000 کسان لی اکنجا وکو خلک و گوتیج عالیه خدمت گزاریا و گلک خمساری لسر كومالگه وان هاتینه کرنو گرنگی پی ناهت دان لوماجی دا خواست کرن که جهن پیوندیدار اوریه که لروشاوان بدن علي شنگالی بادیناسات كومالگه دهلا هێژان خراپیە ڕێکەسەرەکی هاتنوچوونێ دەناوبەرە ناحیە دەڕەت و ناحیە کەلک لێ دەڤەرە بەردەرەش بوویە ئەگەرە دڵگرانیە وڵاتی و شوفێران. خراپی و کۆنی ڕێگای سەرەکی ناحیەی دارەتوو بۆ ناحیەی کەڵک ڕێگای سەرەکی هەولێردەهۆک بوو لە ئێساشدا بە تەواوی تێکچووە و بە کەلکی هاتوچۆ نایەت. هاوڵاتیان و شوفێرانی ئەم دەڤەرەش نیگەران کردووە و داوا لە حکوومەت و لانە پەیوەندیدارەکان دەکەن ڕێگەکەیان بۆ نۆژان بکرێتەوە. ئەوکاری لە دارەتوو ناحیەی دارەتوو یاخود حکوومەتی هەرێم یان ئەو جادەمان بۆ نۆژەنکەنەوە یان بۆمان چاکەن و چونکە زادێکی زۆر ناخۆشە هەموو تاسڕەیە. داواکاریمان ئەوەیە ئەو ڕێمەلوو چاکەن و ئەمەش مەبنی حکوومەتی کوردستان داوای لە مدینایی داەتوو دەکەم شێخ سەردار قایمەقامی بەردەرەش يعني دەستبر کەن لە جادەیە ئەو جادەیان لە چاکەن دەستخۆشیان لێ دەکەن زۆر حەز دەکەن چا بکەن یعنی ئەوەندیان چا کرد ئەگەر بارانی بابی پارەمانیە کاکە ئەو جادەیەداک و دەچینە مزگەوت باران لەخور دەکەین و ئەو جادەیان لە چا دەکەین ئەو جادەی چا دەکەین حکوومەتی کوردستان تاریخی زۆریە الحەمدولله. بەڕێوەبەری ناحیەی دارەتوو بۆ بادیناسادوتی لە گوندی کەورەسۆر بۆ کۆمەڵگەی بەنێنان بە درێژەی 17 کیلومتر و گوژمەی 4 ملیار دینار ئێستا کەوتۆتە واری جێبەجێکردنەوە لە ئاسەر بودجەی تایبەت و لە دارەتوو بۆ گوندی مۆریلان بە درێژەی 5 کیلومتر و گوژمەی 92 ملیۆن دیناری بۆ دانراوە و بە نزیکانە دەکەوێتە واری جێبەجێکردنەوە دواکەوتنیشی بەهۆی وەرزی زستان و بارینەوەیە.
دەربارەی ئەو ڕێگای کە ئێوە دەبینن لە دارەتوودا دەکاتە ناحەی کەلک ئێستا ڕەزامەندی کراوە و تەحویلوە بۆ مقاول کە ڕێگای کەورە سۆرتا دەکاتە بنێنان بە درێژایی نزیکەی 17 کیلۆمەتر دێتە جێبەجێکردن بۆ کۆمپانیای سینات ئیحالە بووە بە بڕی نزیکەی 5 ملیار دینار. خۆتان پێتان ئاگادارن کە ئەم ڕێگاکی سەرەکی بوو کە سنتەری ناحەی دارەتوو لەگەر ناحەی کەلک بۆ هەولێر گرێدا بوو، بەڵام لە هەمان کاتیشدا توانیمان ئەو ساڵە سەغبیری بکەین لە کەورە سۆرتا دەگاتە بنێنان، بەڵام ئێستا ڕەزامەندی کراوە وەک قۆناغی دووەم کە نزیکەی 5 کیلۆمەتر لە سنتەری ناحەی دارەتوو تا دەگاتە گوندی مۆریلان بە کوژمەی 92 میلیۆن دینار. ئەم کوژمێش ئیحالە بووە بۆ بەڕێبەراتی ڕێگاوبانی ئاکری لە ماوەیەکی نزیک دەست بەکار دەبێت بۆ سەغبیریکردن. خۆتان دەزانن ئێستا کارێکە وەستاوە لەبەر ئەوەی چکە باری کەش و هەوا نالەبارە تاگەرەکان دەکەونە کار ئەم ڕێگا جێبەجێ دەکرێت. شانی باسە ڕێگەی ناحەی دارەتوو کەڵک ڕێگایەکی سەرەکی نێوە ناولێر دووهۆک بوو لە ساڵانی ڕابردوودا بەهۆی هاتوچۆی بەر هەلگرەکانی شەولایەسەدا بە تەواتی تێکچۆ بە کەلکی هاتوچۆ نایەت. ئەمە سەرڕای نزیکەی 2 گوندی سنوورەکە سوودی لێ وەردەگرن. تارە گۆران کەناڵی بادینان سات ناحەی دارەتووی سەر بە قەزای بەردەڕەش. تماشاوان هێژا ڕۆلێ کەسایەتیان ئاینی بۆ مکۆمکردنا مافن ژنان پرۆژەیەکە ژلەی ڕکخراوە NPA یا نەرویجی و بە هەفکاری گەل تەفگەرە برایەتی و هەفکاریە ئێزدیان دەهێتە ڕێبەبرن ئەو دوی بیاویدا لە هەفتیە بۆری وەرکشۆپێک لە سەنتەری گەنجان لە ناحیە بۆ عەدرێ بۆ 25 کەسایەتیان ئاینی و یاسایی و ژنان هاتە گێران. بۆ بەتر گرنگیدانە بە مافێژینێ و هەڕۆسا چاوانیا سەردەریکردن ژی مافێژینێ ژی ئالی ئاینیڤە و هەڕۆسا یاساییڤە تەفگەرە برایەتی و هەفکاریە ئێزیدانی و ڕێکخراوە NPA یا نەرویجی و هیژمارەکە ژنان دە پرۆژێکی بناوی ڕۆلێ زەلامێن ئاینیژی بۆ مکمکردنا مافێژینێ لە سەنتەرێ گەنجانیە بە عەدرێ وەرکشۆپێک بۆ زەلامێن ئاینی و یاسایی و ژنان هاتە گێران. بدعم واشراف من منظمة NPA النرويجية بەهاریکاریە ڕێکخراوە NPA یا نەرویجی و تەفگەرە برایەتی و هەفکاریە ئێزیدیان و سنتەرێ گەنجانیە بە عەدرێ ئەم ڕابنی بگێرانە وەرکشۆپێکێ لەسەر ڕۆلێ زەلامێن ئاینی ji bo mukimkirina mafê jinêk û ev jî dêlpênc parêzgehên Iraqê hête encamdan. Di ser mafê jinê û bi taybet pêkînana xêzanê di temenên piçûk da pêkînana xêzanê ji derveyî dadgehan. Em dê rabînin bi komkirina bitirzanyariyan û her wesa xalên girêng û dikeyne raportek bere konferansek nîmazin li Bexdayê bête gêran li ser parastina mafê jinê li Iraqê. Ji alî xwe ve pişikdarên ev ê workshopê dane diyarkirin ku ev cora çalakîne dê bitir bo jinê hête ronkirin da ku mafê xwe bizanin û daxwaz kirin ku digel dayî û baba jî ev babete bêhête gelngeşekirin. Bi rastî gêrana van semînara tiştekî gelekî baş e bo kîşka حقوقت خوب بزانێت واجب خوب بزانێت بەڕاستی ئەڤە کەچا زوو بزەوجێت بتە کارێکی نەی باشە دژیانەوەیە هەرگاافدا و کۆسا کوڕکژی دەفێت ئەف سیمینارەت بەردەوام بن لەگەل دایک و بابا و مەزنێتمە ئەف ظاهێرە هەندە نەمێنن کەچک زوو بزەوجێتنی هەڕۆسا کوڕکژی ئەمە کو سنتەرێ گەنجان لە بەعەدرێ ڕابوون بە هەفکاریە دەگەل تافکەرێ برایەتی ئێزدیان ڕێکخراوەکە NPA یا نەرویجی بەدانانە سیمینارێکی بۆ زەلامێن ئاینی و گەنجیان لەسەر مافێ ژنێ. یەفەرە بێژین کۆ گێرانەوان جۆرە چالاکیان و بتایبەت لەسەر مافێ ژنێک و چەندین خاڵین گرنگ بخۆ دەگرێت وەکو پێکئینانە خێزانێت دێتەمەنێن پچووکدا هەڕەوەسا لەسەر میراسی و ڕۆلێ ئاینان و یاسایی بۆ خەڵکێ و بتایبەت ژنێ بهێتە ڕۆنکردن داکو نەکەونە دەچوو ئاریشاندا. ئەکرم دەروێش کەناڵێ بادینان سات ناحیە بەعەدرێ. تماشاوان نێژە لە ژێرچاودەریە قایمقامی قەزە شێخان پێشکە چالاکیên پەروەەردە شێخان ڕابوون بێڤایکردنا پێشانگەها خۆیە شێوەکەری و کارندەستی یا ساڵانە بۆ پتر ژێر نۆت خاندنگەهان. وەکو ئەرکێکی ساڵانە و ji بۆ بتر بلندکردنا ئاسێ خوێندکاران ئەڤە و لە ژێر چاودێریە قایمەقامی قەزا شێخان و بامادابوونا ڕێڤەبەرێ پەروەردە و مامۆستایان پێشکایە چالاکیên پەروەەردە شێخان ڕابوون vekirina pêşangeheke şîwekارî و کارهێ destî ya ساڵانە و بشکداریە بتر ji not خوێندن گەهان.
ڕێبەریە پەروەردەمە پەروەردە قەزاشیخان پشکا چاڵگی قوتابخانە ئەمڕۆ بووین بەڤێکردنەوە پێشانگەها کۆشیوە کۆری کۆریندەستی یا ساڵانە گلدی فلانا ڕێبەریە گشتیا پەروەردێ پارێزگاها دووکێ ئەف ویست ئەڤاڵە ئەنکو ئەف پێشانگەها شێوەکاری هەر ساڵ بوو قوتابی و قوتابخانێن قوتابخانە تێنە ڤەکردن ئەف ساڵە ژیدا ڕێژەیە قوتابخانێن پشکدار گەشتنە مۆتۆ ئیک قوتابخانە پەروەردەمە پەروەردە قەزاشیخان مامۆستایان ژیڤەکردنەوان پێشانگەهان بکارێکی تەندروستی دانە دیارکردن و هەروەسا ئەو یەکژی دانە دیارکردن کو دکارێوان دای هۆنەریدا چەندین بابەتێن گرن کو دیگرێدایی بمێژوی سروشتی و پێک بە ژیانی بە دیگرێداینە أبا تشيكي جالك واش أبو طالبي خاصة بنفسية طالبي أبا شو تغصى أختي تشدبن تهلم طالب حش مدرسة بك بتصير تهلم بتصيرش يعني طالب بندار ما بقي مدرسة ممزينة بنارات كأفصلة يبغى بنارات ما أول جرب بشكداري كريم وينت ماش طول طبلو بيكتن هريكش هجدا وينو بيكتن أك أمسح كنا عامة وينو دربرين سر والطمة اتكاتن وبوقجية هاريكارية پەرێبێژین کو ساڵانە ئەف پێشانگەها تێنە دروستکردن ژلای پەروەردێڤە و دهێنە هەڵسەنگاندنی ژلای لژنەکە پسپۆرڤە و سەرکەفتی ژی دهێنە خەلاتکردن ئەکرەم دەروێش کەناڵێ بادیان سات قەزا شێخان لی هفتی بوری لی هولا یکتیان نویسران و به آمده بونه هجمارک برچاو جه نویسر و روشنبیر و ادیبان 44مین سالیه دامازراندن ایکتیان نویسران کرد تا دهو که به هجمارک چالاکین جورا و جور هاتا سخ کرن. پاراستنا دستکفتین ایرو لکردستان هین جبو پاراستنا زمان و فرهنگا کردی و هر واساش بو پتر خدمت کرنا پی وارسانا کردی افرو لهولا اکتیا نویسران و به آماده بونه هجمارکا برچاف نویسر و روشنبیران 44مین سالیا دامزراندنا اکتیا نویسرین کرد تای دهو که به جمارکا چالاکین جورب جورها تساخ کرن. ایرو ملکتیا نویسرین کرد لقی دهو که 44 سالیا دامزراندن ایکتیان نویسرین کردیا گشتی ساخت کرد کل روزا دهی دو سال 1907 برنگی که فرمی دستوردان هاد بود دامزراندن ایکتیان نویسرین کرد. هر نافرای و رسم ساخت کردن بیرواری روزا ایکتیان نویسرین کرد تای دو که امضا کردن و راگهاندنا 10 پرتوک نیین چاپ کری هات گران کجوشان ایکتیان نویسرین کرد تای دو که بون. افریقا وقت ایکت نویسرین کرد لقیدهایی که چند چالاکی همون شوانا 10 پرتوک هات نبالاف کردن هنده گوتار هنده خواندن هر به هر کفتجی مدوید بیجم کو هیوی دیگه این حکمت حریم کردستان زیادتر بیتی بتا نویسران جبر کو هم پرتوک خانن من کردیش پرتوکان که من خوانده وای من الویده ورد که من هم ده چاشین وی بیاوه خواندن بیاوه پرتوک جی پیش خین بنویتن ویت چاپ کنا پرتوکا بیتن پیتدانا نویسرا بیتن همین تشکی کو بشین و لوازیان و خواهیت نبرا پرتوکی و خواندوای دان نبرا پرتوکی ورگیری دان بچه برفره بکن زده بکن. بشه امروکای همین دیری کمون کیف خوشن کمک حوالا نویسرین دوکی زاخو آکی آمیدی روزا 44 سالیا ایکتیان نویسرین کردستانی اکودو پیروز کنو و هر کفته 10 پرتوک جهان امضا کردن کاروانه کی دور درجه اف ایکتیا روزا دامزراندن حتی گاوی از پیروزیا جیکتیان نویسر کرد 44 سرکفتن بواد خوازم که حسن چه کسی جهان نویسر ده حاضر ده خوزیم از سرکفتنی چه انسان نویسر دخوازم چه کسی گو کتبه و هبن هر دم فردمی ده حاضر ورا بکنی ایفا شرما خو وشیره بو دمی چوی هجه گوتنه که تیان نویسرین کرد تای دهو که دروژه گواکی افرو دا لسالا 1907 هاتیه دامزراندن و افرو اوه اکتیه شیایه بصدان اندام بخو خرفه بکتن به خمد پیو چاندا کردی برا براری با دیناسات دهوک شاد و سرکفتی بم